بەشێک لە دەرچوانی دانەمەزراون و گرتبوونەوەیەکی ناڕەزاییان لە بەردەم نووسینگەی پەرلەمان ئەنجامدا. بەڵام هیچ کام لە ئەندامانی پەرلەمانی کوردستان نەهاتن بەدەم داواکاری دەرچوانی دانەمەزراوە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا نیگەرانیەکانی خۆیان خستە ڕوو. فەریان لە حکومڕانی و بەڕێوەبرنی وڵات دەرناچێ هەرگیز بۆریەوەیان لە بەردەمدا نەماوە ئامادەنین چاکسازی بکەن و میلەت بگێنن بە کەناری خۆشگوزەرانی و ئارامی. بەگەشتدا چوونەوەی زوڵم و گەندەڵی بە خوێن و شۆڕش ناکرێ، بە هێرشی چەکداری و زەبر و زەنگ نایەتە بەرهەم. هەر تاکێک کە بە شێوەیەکی هێمنانە دێتە سەر شەقام سەنگی تانچێکی هەیە. بۆیە تاکە ڕێگەی گەڕانەوەی شکۆ و ماف دوای بێهیوابوون لە پرۆسەی دەنگدان و تەزویر و بەڵێنی بێکردار تەنها شەقام و خۆپیشاندانە. هەر ڕێگایەکی دیکە بگرینە بەر تووشی ناومێدی زیاتر و خەسارەتی گەورەترمان دەکات. بۆیە داوا لە ئێوەی بەڕێز و بەغیرەت دەکەین لەسەر خۆپیشاندانی هێمنانە بەردەوام بن تا دەگەین بە مافەکانمان. لە هەرێمی کوردستان بە نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراو هەیە. سەرەڕایەوەی سەرجەمیان نیگەرانن لە بێباکی حکومەت و کەمتەرخەمی لە دانەمەزراندنیان، بەڵام تەنها ڕێژێکی کەمیان ئامادەن بێنە سەر شەقام و داوای مافەکانیان بکەن. ئەوانەی لەسەر شەقام خۆپیشاندان ئەنجام دەدەن نیگەرانن لەو دەرچوانەی دانەمەزراون و نایەنە سەر شەقام و داوای مافی خۆیان لە حکومەت بکەن. مێکێ لە کێشە سەرەکیەکانی ئەوەی کە حکومەت ئەوە نەبێ باکە نەهاتنە سەر شەقامی دەرچوانی دانەمەزراوە، نەک تەنها دەرچوانی دانەمەزراوە، هەموو چوین و توێژەکان لە وڵاتەیە ماستەمیان لێ ئەکرێ، زوڵمیان لێ ئەکرێ، هەمووی غەدری لێ ئەکرێ. بەڵام سیرەکەی کە کاتێک گێتە سەر ئەرزی واقع و پێویستە فشارکەی خۆپیشاندانکەی دەنگی ناڕازی دەربڕی کەمترین خەڵک ئامادەیە بێت. سەرەکی لە وڵاتەیە ینی چینی فەرمانبەر هەیە لە ساڵێکە لە 12 مانگ 4 مەعاش وەرەگرێ 5 مەعاش وەرەگرێ بەس نایەتە سەرجادە داوای مافی خۆیکە. وڵی بەشێکی ئەوەی کە خەڵک بێهیوایە بێتە سەرجادە ئەزانێت کە پشتگیریەکی بەهێزی نییە، سەکۆیەک نییە کۆی بکاتەوە بە کوردەکەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بوونی نییە تاوەکو بتوانێت هەموو دەنگە ناڕازیەکان ئاراستە بکات. ساڵ لە دوای ساڵ ڕێژەی دەرچوان لە زانکۆ و پەیمانگاکان ڕوو لە هەڵکشان دەکات. حکوومەتیش هیچ پلانێکی نییە بۆ دەرچوان و بەوەش ڕێژەی بێکاری لە ناو گەنجاندا ئێجگار زیادی کردووە. تا ئێستاش دەیان خۆپیشاندانیان کردووە، بەڵام وەڵامی داواکاریەکانیان نادرێتەوە.